لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە ناوچە سنووریەکان ئامادەکاری بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی نوێی کۆرۆنا بەردەوامە. لەو چوارچێوەیەدا لە قەزای پێنجوێن هەڵماتی ڕشاندنی دەرمانی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێوە چوو. هەڵماتەکە کە سەرەتا لە ناو بازاری شارەکە بەڕێوە برا بڕیارە بەردەوام بێت و فەرمانگە و مزگەوت و سەرجەم شوێنە گشتیەکان بگرێتەوە. دوو تیمان پێکێناوە، تیمێکیان سەرەتا ئەمانەوێت دەرمانڕێژی سەرجەم ناو شاری پێنجوێن و ئەگەر ئیمکان بێ دەوروبەریشی بکەین بە دەرمانێکین دەرمانی دژە ڤایرۆسەکە پێوترێت ڤێرکۆن کە کاریگەریەکی ئێزگار باشی لەسەر لە ناوبردنی سەرجەم ڤایرۆسەکان هەیە. و هەر لەم هەڵمەتا ئێمە پلانێکی ترمان هەیە کە بتوانین ڕێنمایی تەواو بین بە حاڵاتیانی دەوروبەری پێنجوێن و ناو پێنجوێن ئەو ڕێنمایە تایبەتانی کە تایبەتە بە خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا. لای خۆیەوە قایمقامی قەزای پێنجوێن ئاشکرای دەکات هەموو ڕێکارێک بۆ بەرگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەگرنە بەر. دەشڵێت تا ئێستا لە سنووری قەزای پێنجوێن هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە، بەڵام پێنجوێن شارێکی سنووری و مەرزێکی نێودەوڵەتیشی لە سەرە، بۆیە پێویستە کەرەنتینی تێدا دابین بکرێ. سەبارەت بە کەرەنتینەکردنی هاوڵاتیان لە سنووری قەزای پێنجوێنانیمانە هەمویان نەنێرین بۆ سلێمانی. ئێمە تیمەکانمان لێ تیمەکانی تەندروستی تیمە ئەمنیەکان هەموو کەسانی لە مەرزی باشماخەوەیان ڕاستەوخۆی نێرێ بۆ سلێمانی. خەڵکانێکی شتاک و تەراکە بە ڕێگەی قاچاق هێندستان لە ڕێی تیمە تەندروستیەکە و برایانی هێزەکانی ناوخۆ ئاراستەی سلێمانی ئەکرێن، لەوێ کەرەنتینە ئەکرێن، تەنها لێرە فاسی سەرەتایان بۆ ئەکرێ. پێنجوێن یەکێکە لە قەزاکانی هەرێمی کوردستان و هاوسنوورە لەگەڵ شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەهۆی نزیک و دراوسەیەتیشی لەگەڵ ئێران حکوومەت هێرێم بڕیاری داوە ڕێکارە تەندروستیەکانی تێدا بگرێتە بەر. سۆی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، پێنجوێن.